بۆچی ئاستەمە لە 25 شوباتدا هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت؟ کۆمیسیۆن چەند کاتی پێویستە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێک؟ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ناڕاستەوخۆ ئەوەی ئاشکرا کرد کە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئاستەمە لە مانگی شوباتدا ئەنجام بدرێت و لانی کەم 5 مانگی پێویستە تا ئامادەکاری تەواو بۆ ئەو هەڵبژاردنە بکات. پێشتر و لەسەر داوای سەرۆکی هەرێمی کوردستان بە نووسراوی فەرمی ڕۆژی 25 شوباتی 2024 بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکە دیاری کرا، بەڵام پێناچێت لەو بەروارەدا کۆمیسیۆن بتوانێت کارەکانی تەواو بکات. لەلایەکەوە تا ئێستا یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 کە 7 جار هەموار کراوەتەوە مشتومڕی لەسەر و یەکێتی سکاڵای لەسەر چەند مادەیەکی هەیە و دەیەوێت دابەشکاری کورسی کۆتاکان بگۆڕێت، هەرێمیش بکاتە 3 بازنەی هەڵبژاردن. دادگای فیدراڵی عێراق کە دەبوو هەفتەی کانونی یەکەم بڕیار لە یەکلاکردنەوەی ئەو بابەتە بدات، بەڵام دانیشتنەکە نەکرا و دواخرا بۆ 21 کانونی دووەمی داهاتوو. بەدەر لە یاساکەش کۆمیسیۆن هێشتا کاتی دەوێت بۆ ئەوەی تەواوی ئامادەکاریەکانی بکات بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکە. کارتی بایۆمەتری بە پێی زانیاریەکانی سبەی کۆمیسیۆن هێشتا ژمارەیەکی زۆری کارتی بایۆمەتری دەنگدەرانی هەرێمی چاپ نەکردووە و ئەم پرۆسەیەش کە لە وڵاتی ئیسپانیا لەلایەن کۆمپانیایەک بە ناوی ئێندراوە ئەنجام دەدرێت پێویستی بکاتە و هەر کاتێکیش پرۆسەی لە چاپدانەکە تەواو بوو پاشان پرۆسەی گەڕاندنەوە و دابەشکردنی کارتەکان دەست پێ دەکات کە ئامەش بۆ خۆی کاتێکی زۆری دەوێت. تۆمارکردنی قەوارە و لیستی پاڵێوراوان ئەم پرۆسەیەش یەکێکە لەو هەنگاوانەی کە دیسان کاتی پێویستە، چونکە بە چەند قۆناغێک ئەنجام دەدرێت. تۆمارکردنی لیستی حیزب و هاوپەیمانی، تۆمارکردنی لیستی پاڵێوراوان، پاشان ناردنی لیستی پاڵێوراوان بۆ وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم و دەستەی دەستپاکی بە مەبەستی لێکۆڵینەوە کە هەر پاڵێوراوێک تاوانبار نییە و دەستی نییە لە بەهەدەردانی سامانی گشتی. دیزاینی کارتی دەنگدان و چاپکردنی لە دەرەوەی عێراق. کارتی دەنگدان و فۆرمی ئەنجامەکان بەشێکی گرنگی پرۆسەکەن. پێویستە لە دەرەوەی عێراق لە یەکێک لەو چاپخانانە چاپ بکرێن کە بە چاپخانەی سکیوریتی ناسراون و بابەتەکانی وەک دراو، پول، چەکی بانک، پاسپۆرت و وەرەقەی دەنگدان چاپ دەکەن. لە بخاڵشدا کۆمیسیۆن لە ڕێگای تەندەرەوە ئەو کارە ئەنجام دەدات و لانی کەم پاش ئامادەبوونی دیزاینەکان مانگێک پێویستە بۆ پرۆسەی لە چاپدان و گەڕاندنەوەی بۆ هەرێمی کوردستان. کەلوپەلەکانی هەڵبژاردن لە هەر هەڵبژاردنێکدا کۆمیسیۆن پێویستە هەندێک کەلوپەلی نوێ دابین بکات بۆ وێزگە و ناوەندەکانی دەنگدان. بۆ ئەمەش دیسان لە ڕێگەی تەندەرەوە کارەکە ئەنجام دەدرێت و لە پێشوودا هەمیشەیەکێک لە کۆمپانیا چینیەکان ئەو کاری کردووە. ئامادەکردن و گواستنەوەی ئەم کەلوپەلانەش نزیکەی 40 ڕۆژ دەخایەنێت. جگە لەم خاڵانش کۆمیسیۆن چەندین ڕێکاریتری هەیە کە پێویستە ئەنجامیان بدات، وەک وەرگرتنی کارمەندانی ڕۆژی هەڵبژاردن و ڕاهێنانیان کە ژمارەیان نزیکەی 35,000 کارمەندە لە هەرێمی کوردستاندا، هەروەها جیاکردنەوەی تۆماری دەنگدەران بە شێوەی ئەلکترۆنی و چاپکرا و دابشکردنیان بەسەر ناوەند و وێزگەکانی دەنگداندا، لەگەڵ دەستنیشانکردن و ئامادەکردنی ناوەندەکانی دەنگدان بە ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی خۆجێیی هەر پارێزگایەک و دەستگا ئەمنیەکاندا. بە لەبەرچاوگرتنی ئەم ڕێکارانە ئایا تۆ پێت وایە کەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەنجام دەدرێت؟